ئەگەروانیان هەر ئەم تیمە ئەتوان شتەکانی حاضر کراوە قوربان جا 122 ئەم ئیشە لەگەڵ 122 ناکرێت هەر ئەم ڕۆبۆتان دابینەکەی بەڵام هەوڵ بن نهایەتەن یەکەم دووشەمەوە هەموو هەرێمی کوردستان ڕاگەیەن. بەناوی خۆی گەورە هاوڵاتیانی خۆشەویست ئەمڕۆ ئێمە وەکو لیژنەی باڵای ئۆپراسیۆنەکانی پارێزگای سلێمانی بۆ بەرەنگاربوونەوەی پەتای کۆرۆنا بە هیممەت و هەوڵی هەموو ئەو فەرمانگە و کەرتی تایبەتی نیشتیمانی لە پارێزگاکەمان کۆبووینەوە. خاڵی سەرەکی ئەم کۆبوونەوەیمان بۆ ڕاگەیاندنی سیستەمی هۆدلاینە هێڵێکی گەرمە تایبەت بە کۆرۆنا کە لەسەر ژمارە 122 هەموو هاوڵاتیەک لە شوێنەکەی خۆیەوە لە ماڵەکەی خۆیەوە ئەتوانێت لە ئایندێکی زۆر نزیکە و ڕۆژانی داهاتوو پەیوەندی بکە. سیستەمەکە تەواو کراوە بە هیمەتی سەرۆکایەتی زانکۆی سلێمانی و بە تایبەتی کۆلێژی پزیشکی قایمقامەتی سلێمانی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی کۆمپانیاکانی پاترێس IQ و کورتێل ئاسیاسێڵ کە هەموو ئەمانە بەیەکەوە لەگەڵ پارێزگای سلێمانیە هەوڵێکی جددیان ناوە ماوەیەکی زۆرە و پشتیوانی وەزارەتی تەندروستی حکومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەی ئەم پاکێجەی لە سلێمانی کراوە پاکێجی هاوشێوە لە پارێزگاکانی تری هەرێمە کرێەوە ئەمە بێ بە سیستەمێکی نیشتیمانی کە لە هەموو هەرێمی کوردستانە لەسەر ژمارە 122 کارەکات هەر پارێزگایەک تایبەت بەخۆی ئەتوانێت ئەو هاوڵاتیە بە ڕێزانە لە ماڵەکانی خۆیانەوە پەیوەندی بەم ژمارەیە بکەن و خوێندکاری سەرکەوتوی کۆلیجی پزیشکی ڕاهێنراون و چەندین پزیشکی زانکۆی سلێمانی و ڕاگرایەتی کۆلیجی پزیشکی و بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی پزیشکە ڕایۆژکارە بە ڕێزەکان سەرپەرشتیانەکەن بۆ ئەوەی لەسەر 3 ئاست داتاکان لە خەڵک وەرگرن و حاڵەتەکان دیاری بکەن کە حاڵەتی زەردە پرتەقاڵیە سوورە زرد بۆ ئەوانەی کە ڕێنماییان پێ ئەدرێ پێویستیان بە ڕێنمایی هەیە گەرگومانیان لە خۆیان هەبوو حاڵەتێکیان هەیە هیچ پێویست ناکە سەردانی هیچ ناوەندێکی تەندروستی بکەن ڕاستەوخۆ پەیوەندی بەم هێڵەواکەن پرتەقاڵی بۆ ئەوانەیە کە بەپێر ئەو پرسیار و هەش پرسیارەی لیانەکرێ پزیشکەکان بڕیاری ئەوایان کە پشکنینی بۆ بکرێ پێویستی بە پشکنی نەبێ حاڵەتی سوور پێویستی بە چارەسەرکردنە و پێویستی بە سەردانیکردنی نەخۆشخانەکانە بۆی بکرێتە ژێر چاودێری وردی تیمەکانی تەندروستی و بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستیەوە. ئەم سیستەمان سیستەمێکی گرنگی نیشتیمانیە. هەر لێرەوە چەند بابەتێکی گرنگ کە یەکە ڕایگەێنین دوای گفتوگۆکردنمان لەگەڵ ژووری بازرگانی پیشەسازی سلێمانی و بەرهێنەران بەڵێندەرەکان کەرتی تایبەتی نیشتیمانی داوا لە هەمویانەکەین لە ئەمڕۆ پابند بن بە کەمکردنەوەی دەوامی شوێنە تایبەتەکان ئەوانەی سەر بە کەرتی تایبەتن و قەرەباڵخی لە شوێنەکان نەهێڵن تەناوب دەست پێ بکەن ژماری ئەو خەڵکانی کە کارەکەن کەم بکەنەوە چونکە ئەو پشووی کە حکومەتی هەرێمی کوردستان ڕایگەیانوە ڕاستە بۆ دام و دەستگا دەوڵەتیەکانە حکومیەکانە بەڵام ئەم ڤایرۆسە پەیوەندی بە تەندروستی مرۆڤەوە هەیە و پەیوەندی بە تەندروستی هەموو گردوونەوە هەیە بە هەموو مرۆڤایەتیەوە هەیە بۆیە لێرە ڕاستەخۆ داوایان لەکەین کە پابەندی ئەوە بن ڕێکارە پێویستەکان بگرنەبەر بە دەرمان پژێنی دام و دەستگاکانیان کۆمپانیاکانیان بەکارهێنانی کەلوپەلی پێویست بۆ خۆپارێزی کەمکردنەوەی قەرەباڵخی لە ناوەندەکان و لە کۆمپانیا و کارگەکانیانە و نەهێشتنی هیچ مەترسیەک و لێرە ئاگاداریانەکەینەوە هەر کەسێ پابند نەبێ و یەک حاڵەتی لێ ڕووبات ینی گەرانیەک دروست بێ بە تەواوی بەرپرسیارە بێ و بە سوپاسەوە فەرمانگەی داواکاری گشتی لە سلێمانی زۆر بە پشتیوانێکی تەواوە لەم پرۆسیایە چ کەناڵەکانی ڕاگەیاندن چ خۆشەویستان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان چ لە کەرتی تایبەت چ لە کەرتی کشتی هەر کەسێک بچووکترین کەم تەرخەمی لەمە بکە ڕێنمایی هەڵە بە خەڵک بە هەوڵی تێکدانی زانیاریەکان بە هەوڵی تێکدانی ئاسایشی گشتی بە ئاسایشی تەندروستی بە بەڕاستی داواکاری گشتی تەحریکی داوا لە سەریەکاوە وەکو تاوان مامەڵە لەگەڵم کەیسانەیە ئاکرێ بۆیە داوا لەو خۆشەویستانەکەم کە دەست پێشخەرن لە دروستکردنی نەخۆشخانەکان قوتابخانەکان شەقامەکان پارکەکان ژیانی گشتی دەرفەتی کارکردن بژانەوەی وڵاتەکەیە لەگەڵمان بن و ئەو دەست پێشخەریە بکەن بە دەست پێشخەریکی تری پارێزگای سلێمانی وەکو پێشوو کردیانە کە ئەوانەی وتمان بە وردی لە ناو کەرتی تایبەتە پێویستە لە ئەمڕۆوە جێبەجێ بکرێ و کاری وردی لەسەر بکرێ بۆ ڕێخستنەوەی دەوام و باشترکردنی ئەو کاروبارەی کە هەیە. هەر ئەمڕۆ بڕیارماندا دوایە و ئیجراعاتانی دوێنێ ئێوارەکراون بە تایبەتی لە شەقامی سالم و بە تایبەتی لە سەهۆڵەکە یەکەم داوا لە هاوڵاتیانەکەین وشیاری خۆیان بەکاربێنن بۆ ئەوەی کە ئەوان نابێ بچنە هیچ شوێنێکی قەرەباڵغ نابێت تا ئەکرێ لە ماڵەکانیان بێنە دەرەوە بۆیە ئەو شەقامە کۆبوونەوەی گشتی لەو شەقامە ڕائەگیرێ
و داوا لە هەموو کەسەکەین پابند بێ و لیژنەکانی ئارامی لە پارێزگای سلێمانی لەژێر چاودێری قایمقامەتی سلێمانیا بە سوپاسەوە چاودێری وردی ئەوە ئاکات و هیوادارین هەموو لایەک پابند بێ. هەر ئەمڕۆ کۆبوونەوە لە قایمقامەتی سلێمانی کرا لەگەڵ سەرتاشخانە و ئارایشگەکان و لەگەڵ چایخانەکانە بە سوپاسەوە ئامادەی خۆیان دەربڕی. هەر ئەمڕۆ چایخانەی شەعب، چایخانەی سەرا و شوێنە قەرەباڵغەکانی تر ئەو چایخانانی کە لۆدیان لەسرە وەو کافتریانی لۆدیان لەسرە و هەر شوێنی قەرەباڵغی لەسرە دائەخرێن کە ئەمە دەست پێشخەری و خۆیانە و ئێمە پشتیوانی تەواویانەکەین لەبەرەوەی مەحاڵەتێکە پێویستە هەمومان لەم دوو هەفتەیە زۆر بە وشیاریەوە کاری لەسەر بکەین. ئێوە دوێنێ بەیانی ژمارە 15 وەزارەتی ناوخۆتان بڵاو کردەوە هەمووتان ئیمڕۆ جەختەکەینەوە کە هاتوچۆ لە نێوان پارێزگاکانی هەرێم و یەکە سەربەخۆکانە ئیدارە سەربەخۆکانە ڕائگیرێت لە 14 مانگەوە تەنیا بۆ حاڵەتی زۆر دیاریکراو نەبێت کە لە بەیاننامەکەیە دیاری کراوە و ئەگەر حاڵەتێکی لەوانە دیاریکراوتر هەبوو ژووری ئۆپراسیۆنەکانی پارێزگای سلێمانی و دەسەڵاتین بە قایمقامەکان بەپێی تایبەتمەندی و نزیکی خۆیان لەو پارێزگایانەوە ئیجراعات وەربگرن و ڕێگەبن لە بەهامانگی لەگەڵ دەستگاکانی ئاسایشە بۆی ئەو هاتوچوانە ڕێخن، بەڵام هەموو هاتوچوویەکی ئاسایی ئەبێ بوەستێنرێ. ئێمە هەر ئەمڕۆ سەعاتی 11 لە پارێزگای سلێمانی کۆبوونەوە لەگەڵ بەڕێزان قایمقامەکانی سنووری پارێزگای سلێمانیەکەین داوا لەوانیشەکەین کە پابەندی ئەوە بن هاتوچۆ لە نێوان قەزا و ناحیەکانیشە لە گوندەوە بۆ ناحیەکان تا ئەکرێت ڕای ناگرین بە قەتعی، بەڵام داوایان لێ ئەەکەین لە حاڵەتی زۆر پێویستانە بێ هاوڵاتیان نێنە دەرەوە و لە شارێکەوە نەچن بۆ شارێکی تر، لە قەزایەکەوە نەچن بۆ قەزایەکی تر، نەچن بۆ ناحیەکی تر، نەچن بۆ گوندێکی تر و حاڵەتەکە بپارێزن و هەمویان پابند بن تەنیا لەو حاڵەتانەیانە بێ کە پێویستیە و داوا لە خەڵگەکەین لە هەفتەیەکە جارێک دوو جار بازار بکە و بۆ پێداویستە سەرەکیەکان بازار بکە. بازار ئیتر شوێنی گەڕان و پیاسەکردن نییە، بۆیە تکاکەم چه بەکارهێنانی هێڵی گشتی کەمکەنەوە چ کە ئیستا مەنعمان کردووە بۆ ڕۆژی جومعە سەرقەبران ڕابگرن تکاتان لێ یەکەم. ئێوە ئەچن هاوسۆزی خۆتان بۆ کۆچ کردووە بە ڕێزەکانتان دەرەبڕن، بەڵام ژیانی ئێوەی زیندوو بۆ ئێمە گرنگترە، بەلای حکومەتەوە گرنگترە، بەلای حکومەتی خۆجێتی و قایمقامێتەکان و ناحیەکانمانەوە دام و دەستگاکانمانەوە گرنگترە.